رسول الله محمد وآله وصحبه ومن اهتدى بهداه لتفسير سورة الإسراء قيشتنا آتي هجدا لو آتدا خواهي قورد فرمت من كان يريد العاجلة عجلنا له فيها ما نشاء هر کەسێک مەبەستی بەدەستهێنانی ئەو شتە کاتیانە بێت کە لە دنیادا خوای گەورە دروستی کردوون عجلنا له پێش دەخەین بۆی فیها لە دنیادا ما نەشاء ئەوەی کە ئێمە بمانەوێ ئەوەندەی کە ئێمە حەزمان لێ بێت نەک کەسەکە بیەوێ لمن نريد ما نشاء لمن نريد ما نشاء يعني أو كسي إيما حزمان لبيتو لمن نريد بو أو كسي كإيما بمانوي بلام ثم باشان أو كسي كتنها بدواي دنياوي وتنها مبستي دنياوي وتنها دنياي دوي جعلنا له جهنم داما ناوى بوي دياري من كردوا بوي دوزخ يصلاها كهل دريت ناوي مذموما سرزنشت کراوی بەلۆمە کراوی و هەروەها خوای گەورە دەفەرمێت مەدحوڕا و هەروەها لە ڕەحمەت و میهرەبانی خوای پەروەردیگاریش کە بەهەشتە بە یەکجاری دوور دەخرێتەوە. خەڵکی لە دنیادا تەبعاً دوو بەشە، بەشێکیان ئامانجی تەنها و تەنها دنیایە، ئەو کەسێک کە ئامانجی تەنها و تەنها دنیا بێت وەکو لە سوڕەتی بقرة هذا فرمت ومنهم من يقول ربنا آتنا في الدنيا وما له في الآخرة من خلاق. هر کسی لدنیا دا دعا و داوای تنها او ببڵێ خوایا لدنیا دا پێم بدا دنیام پێ ببەخشە خوای گەورە ئەو کەسە لەوانەیە دنیای پێ بدا بەڵام لە قیامەتێ هیچ بەشێکی لە پاداشت و لە ڕەحمەتی خوای پەروەردیگار بۆ نییە. ئەوە خەڵکانێک تەنها ئامانجیان بەدەستهێنانی دنیاە. خەڵکانێکیش هەنە طبعاً مەبەستی سەرەکیان قیامەتە بەڵام بەشی خۆشیان دنیا واز لێ ناهێنن کە ئەوە ئیماندارەکانن. ئیماندار و موسڵمان ئامانجی سەرەکی و ئامانجی هەرە گەورەی بریتە لە بەدەستهێنانی قیامەت، بەڵام قیامەت بەبێژ دنیا بەدەست نایە و زۆر جار ئینسان ئەگەر مەبەستی بێت دەستکەوتەکانی دنیا نیعمەتەکانی دنیا دەکاتە خزمەتکاری بەدەستهێنانی قیامەت. بۆیە ئینسانی ئیماندار ئەو کەسە نییە واز لە دنیا دێنێ بە یەکجاری، بەڵکو ئەو کەسەیە کە دنیا بەکار دێنێ بۆ بەدەستهێنانی قیامەت کە ئەوە شتێکی باشە و شتێکی وەک دەڵێ مەدحکراوە. بەڵام ئاەتی یەکەم خوای گەورە ذەمی ئەو کەسانە دەکات، سەرزەنشتی ئەو کەسانە دەکات کە تاکە ئامانجێکیان لەو ژیانەدا تەنها بەدەستهێنانی دنیاە و هەڵپە و وەک دەڵێ ئیشکردن و خۆماندووکردنیان غەم و هەمیان تەنها دەستکەوتە دنیایەکانە. جا خوا دەفەرمێت من کانە یورید العاجلة هەر کەسێک مەبەستی بەدەستهێنانی عاجلە یعنی نیعمەتە دنیایی و ئەو خۆشیانە بێت کە زوو بەدەست دێن عجلنا له پێش دەخەین بۆی فیها لە دنیادا ما نەشاء ئەوەندەی کە بمانەوێ ئەوەندەی سنوورەکە خوا دیاری دەکا چەندی لەوەی داوای دەکا دەتوانین پێی بدەین، بەڵام بە هەموو کەسیشی نادەین. لیمەن نورید بەو کەسەی کە خۆمان دەمانەوێت، چونکە کەسی وایە بێ باوەڕە فعلا ئیمانی بە قیامەتیش نییە، هەموو ئامانجێکیشی بەس دنیاە بەڵام دنیاشی دەست ناکەوێ، وایە لە دنیاشدا ناگا بە ئامانجەکانی. بۆیە کەسی بێ باوەڕیش ئەوەی کە بە دوای دنیاشدا وێڵە مەرج نییە. تاوان هەم ئەندازەکە سنوورەکە چەندت دەداتێ خوا دیاری دەکا، لەوەی داوات کردووە چەندت پێدەدا خوا دیاری دەکا و دەیدا بەچێش ئەو کەسانەشی کە پێیان دەدا خوا دیاریان دەکا. بۆیە هەم ڕێژەکە کە دەدرێت بە کەسە دنیاییەکان لە دەستی خوادایە و هەمیش تاوان کەسەکان کە ئەوەی دنیایان پێ دەدرێت خوا اختیاریان دەکا. بەڵام ئەو کەسێک کە تەنها هەوڵی بۆ دنیایە و ئامانجی تەنها دنیایە لەوانەیە دنیای پێ بدرێ، لەوانەیە لە دنیادا وەک دەڵێ خۆش بژیێ، خۆشگوزەرانی بۆ مسۆگەر ببێ، بەڵام خۆشگوزەرانی و نیعمەتەکانی تاکەنجین بەردەوام دەبن
تأو كاتي مردن ديقاتي أجل ديقاتي ثم جعلنا له باشان بو كسمان دياري كردو دوزخ يصلاها كدبي سيتا ناوي وهل دريتا ناوي مذموما جالوي سرزنش تيج دكري طبعا هم او كساني اگر بيد صلاة دار كان سرزنش تي دكن اگر ده صلاة دار بيد صلاة كان سرزنش تي دكن يا خوا سرزنش تي دكن ملائكة سرزنش تي دكن پیغمبران سرزنش تي دكن او جا مدحور لرحمة ومهرباني خواي قورش دور دكويت وخوا پنامند من كان يريد العاجلة هر كسيك مبستي بدسهناني عاجل يعني شتي خيرا شتي بپلا كليرا مبستي دسكوت الدنيا يكانا عجلنا له اما پیش دخين بوي فيها للدنيا دا ما نشاء او انديك بمانوي او اندازي كبمانوي لوي كداواي كردوا دشيدين بشي لمن نريد دين بو كسي بيشي دخين بو او كسي كخومان دمانوي يعني هم نسبك هم كسك خوا دياري دكا ثم جعلنا له باشان دياري دكين بو او كس جهنم دوزخ يصلاها كهل دريت ناوي مذموما بسر زنشت كراوي او مدحورا وبدور خراوي لرحمة خوا او بشي يكم خوا بنامنده ومن أراد الآخرة هر كسيش كيش مبستي بدسيناني قيامت به خوش يكاني دواروش به نعمتكاني دواروش به بلان بتني مبزبونها في خوش بونا وسعى هولجدا لها بو بدسهناني قيامت سعيها بهولدانك شايسته بقيامتها سندي دوي اوندي خوبو ماندوكي وايا خل الدنياش دا وايا بتوي روجه وانيا كري دو كريكاران الدنيا دبسي بكي بنمونه كريكار بي بقى دو كريكاران يشي بكي اوزار كري دو كسي وردگري وايا كريكار بي وبتوي كري وستاد دنيا بنمونه شتيو هذا بيته او بو دنيا شتيو انا بيته بتوي پرداخك ايب خويو بنمونه قال لنا وسلا زكي دابل لبي هستي ليره ورا بروي بوي بيهني وانيا دستشي بو درشكي هولشي بو بديتاني وي ريبسي نايگيه ما بستم قيامت سندي دبي اوندي بو بكي وسعى هولج بدا لها بودس بدس هناني قيامت سعيها بها ولدانك الشايسته بقيامت جا خوا فرمي وهو مؤمن او كسد به ايمان دارج به او جار نكر ما بستي به هر نيت بتننا هر كردوش بتننا لقل مبستكت ولقل هولدانكت دبي ايمان نيتي شت وقدلي بدس هناني پاداشتك به فأولئك أو كسانا كان سعيهم هول ماندبون كان يعني ببردوامي مشكور جا يعني استايش كراو يا قبول كراو فعلا أو كسانا كتاكا كارن كسي تاكا كار هتا نك خلقي نك خوالي رازية طبعا خلقي خواج لي رازية زور جار خلقي بباورش لو كسانا رازي ترن كإيمان دارنو براستي ایماندارن مەبەستن بەڕاستی مسلمانن چونکە ئەو کەسەی بەڕاستی مسلمانە بەڕاستی ئیماندارە ئامادە نییە زەرەر لە وانە لە کەسێکیش بدا کە کافریشە ها بێنە پێش چاوی خۆت بنمونە ئێستا دزێکی بێنە ماڵێکی دزیوە بنمونە ئەگەر بیەوێ پارێزراو بێ ئامادەیە بچێت تەسلیمی دزێکی وەک خۆیکە ها نا بۆ خۆی دزە دەزانێت ئەگەر تەسلیمی دزێکی وەک خۆیکە كسي خيانات كار بنمونه سيقي بخيانات كاري كي ديكا هيا نا بلام همو اوانا طبعا سيقيان بكسي كي ايمان داره چونك دزانن ايمان دار زيناكا بنمونه خيانات ناكا دروناكا دروزنيكي بينا قد باوري بقصي دروزنيكي نيا ها هاوشوي خوشيتي بلام باوري بيني بوي كردوي انسان ايمان دار او هيز ليره ما بس يوي لاي خواي گورا قبول كراوه وستايش كراوه بلام تناند نگ لاي خواي لاي خلقيش ئینسانی ئیماندار ئینسانی باوەڕدار کردەوەکانی جێگای قوبوڵن پێغەمبەر صلی الله علیه وسلم دژایەتیان دەکرد شار بەدەریان دەکرد ئامادە بوون بیکوژن بەڵام ماڵ و سەروەت و سامانی خۆشیان لەکن پێغەمبەر دادەنا صلی الله علیه وسلم ئەگەر قسەیەکی کردبا پێغەمبەر صلی الله علیه وسلم یەقینیان هەبوو کە قسەکەی ڕاستە کە ئیمانیان پێ نەدێنا تااقەتیان نەبوو ها کە ئیماندارێکیان دەبینی ها نمونەی ئاوامان زۆرن پێغەمبەر صلی الله علیه وسلم کە هیجرەتی کرد ئیمامی عەلی بۆچی هێشتەوە لە شوێنی خۆی کە ئەو ئەمانەتانەی خەڵکی مەککە کە بتپەرستن لە کنیان داناوە بیان گێڕێتەوە لە ئەو سەحابەی کە لە سوورەتی بەقەرە ئاەتی لەسەر هاتووتە خوارێ
کە بتپەرستەکان پێشی پێدەگرن دەڵێن لە شاری ئێمە پارەت کۆ کردوتەوە ڕێگات نادەین بەو پارەیەوە بچێ لای محەممەدی دەڵێ ئەگەر پارەکە خۆمتان بدەمێ وازم لێ دێنن مەبەستم ڕاوەستاون لە پێشی پێ بگرن بە حساب بەڵام هەر دەڵێ پارەکەم لە فلان شوێنە دەزانن درۆ ناکە خەسم ئینسانی ئیماندار بە هیچ شێوەیەکی خراپەی لێ ناوەشێتەوە ئەگەر ئیمانداری چاک بێ بۆیە کەسی ئیماندار هەم لەکن خوای ئەوە هیچ کردەوەکانی قبوڵن و هەمیش لەکن خەڵکی بۆیە خوا دەفەرمێت ومن ئەراد الآخرەتە هەر کەسێک مەبەستی بەدەستهێنانی قیامەت و دواڕۆژ بێت بەڵام وەسەعا لەها هەوڵیشدا بۆ قیامەت نەک هەر خەیاڵ بێ ها هەوڵیشدا بۆ قیامەت سەعیها بە هەوڵدانێک شایستە بە قیامەت وهو مؤمن ئەو کەسە لەگەڵیدا ئیماندارێکی باشیش بێ باوڕێکی تەواویشی هەبێ فەئولائیکە ئەو کەسانە کانە سەعیهم هەوڵ و کۆششەکانیان مەشکوڕە لای خوا قبول کراون یا لای خوا ستایش کراون یا دەکرێت بڵێن لەکن خەڵکیش جێگای قبوڵن و خەڵکیش ئەگەر ویژدانیان هەبێت و تەمان حەق ببینن ستایشی کردەوەکانی ئیمانداران دەکەن چونکە ئیماندار مەبەستم ئیمانداری حەقیقی ئەگەر ئیماندار بی کردەوەی نابەجێ ناکەی هیچ کامێک لەو شتانەی کە خوا ئەمری بە تۆ کردووە بە من کردووە بیکەین لە واجباتەکان ئەگەر بیکەین زەرەری یەک بەشەری تێدا نیە وایە بەعەکسەوە ئەگەر خۆت لە گوناه بپارێزی ئەو هیچ بۆ خۆت قازانج دەکەی بۆ قیامەتێ خەڵکیش لە دەستت قازانج دەکا وایە درۆ ناکەی بۆ خۆت لە قیامەتێ دەسیە ڕازگۆیان بەڵام خەڵکیش بەهۆی تۆ تووشی قەلە قوشتی نابێ وایە غەیبەت ناکەی بە نمونە لە قیامەتێ پاداش وەردەگری بەڵام خەڵکیش وەک دەڵی لەکەدار نابێ وانە دەستێکی ئەمین و پاکت هەیە لە قیامەتێ پاداشتی لەسەر وەردەگری بەس لە دنیاشدا خەڵک ئاسوودەی ماڵت پێدەسپێرە ڕوحی خۆیت پێدەسپێرە ناموسی خۆیت پێدەسپێرێت و لە خۆشی ناترسێ بۆیە خوا دەفەرمێت فەئولائیکە ئەو کەسانەی کە ئەوە مەبەستیانەها ئەراد الآخرە مەبەستیان قیامەتە دووهەم سیفەت وەسەعا لەها سەعیها هەوڵی تەواو دەدەن بۆ قیامەت و خۆمان دوو دەکەن بە شێوەیەکی شایستە ئیمانداریشن فەئولائیکە هەر کەسێک ئەو سیفەتانەی تێدا بێ کانە سەعیهم هەوڵەکانی ماندووبوونەکانی ستایشکراون و جێگای قبوڵ ئەو جار خوا دەفەرمێ کولەن هەر هەمویان خەڵک دوو بەش وایە یا دنیای دەوێ یا قیامەتی دەوێ وایە یان هەیە دنیاشی دەوێ قیامەتیشی لەوانەیە بووێ کە دنیا و قیامەت بەیەکەوە ویستن لۆمەکراونیە ئەگەر وەک خۆی هەریەکەیان وەک خۆی ئێتیمامی پێ بدەی ها دنیا بەقەد خۆی قیامەت بەقەد خۆی دنیا بکەیە خزمەتکاری قیامەتی بەڵام ئەگەر بەعکسەوە ئینسان قیامەتی کردە خزمەتکاری دنیای تەمانە و کاتێر دەبێتە دنیا پەرست و بە دنیا پەرست حیسابە کولەن هەر هەمویان خوا دەفەرمێن نومید و ینی مۆڵەتیان پێدەدەین و تەمەنیان درێژ دەکەین و ژیانیان مسۆگەر دەکەین هاولایی ئەوانە کە دنیایان دەوێ و هاولایی و ئەوانەشی کە قیامەتیان دەوێ تەمەن ژیانی هەردووکیان بەدەست چییە بێگومان بەدەست خوایە دەفەرمێ کولەن هەر هەمویان هەر کامێک لەو دوو کۆمەڵەیە هاولایی ئەوانە کە بۆ دنیایشیان دەکرد و هاولایی و ئەوانەش کە بۆ قیامەت ئیش دەکەن من عطاء ربك لە بەخششی پەروەردیگارت بەشیان دەدرێت و لە بەخششی پەروەردیگار ژیانی دنیایان مسۆگەر دەکرێت وازحە بەڵام خوا دەفەرمێت وما کانە ئەو بۆ دنیایە ها وما کانە عطاء ربك بەخششەکانی پەروەردیگاری تۆ لە دنیا مەحظوڕە لە هیچ کەس قەدەغە ناکرێت لە هیچ کەس وەک دەڵێ ناستێنرێنەوە لە هیچ کەس ناگیرێنەوە لەبەر ئەوەی کە کەسەکە کە کافرە خوا ڕزقی نادا لەبەر ئەوەی کە بێدینە ڕزقی نادا لەبەر ئەوەی کە ئیمانی بەخوا نیە ناژیێنێ ناخوای گەورە لە دنیادا مەجالی بە هەر هەمووان داوە وەکو یەک زۆر زەوی بۆ هەموو خەڵکی وەکو یەکە لەسەری دەڕوا هەوا بۆ هەموو کەس وەکو یەکە وایە خواردن و خواردنەوە بەشی خۆت بۆ هەموو کەسێک هەیە وایە لە هەر شوێنێک دەژیەی چۆن ئیماندارێک وەک دەڵێ دەخەوێ خوا وای کردووە بخەوێ کافرەکەش دەخەوێ دەتوانی کەسابەتکەی ئەویش دەتوانێت کەسابەتکە خوای گەورە وەکو یەک مەجالی بە هەردووکیان کردوتەوە کولەن هەر هەمویان یا هەر کامێک لەو دوو کۆمەڵەیە نومید دوو ئێمە مۆڵەتی پێدەدەین و تەمەنی دەدەینێ هاولایی و هاولایی
هؤلاء ئەوانە کە دنیایان دەوێ و هؤلاء و ئەوانەش کە قیامەتیان دەوێ لە چی بەشیان دەدەین و لە چیدا تەمەنیان درێژ دەکەین و خۆش گوزەرانیان پێ دەدەین هەمویان من عطاء ربك لە بەخشەکانی پەروەردگارت بەشیان دەدرێ وما كان عطاء ربك عطاء يعني بەخشەکانی پەروەردگارت لە هیچ کەسێک قەتع ناکرێن و لە هیچ کەسێک مەمنوع ناکرێن و لە هیچ کەس ناگیرێنەوە لەبەرەوەی کە کافرە جا بەسەراتێکی حقیقی و خۆش هەیە کە لە حەدیثی پێغەمبەر داهاتوە صلی الله عليه وسلم کە دەفەرمون جارێکیان ئیمامی ئەوە پێغەمبەر ئیبراهیم سەلامی خوای لێبێ میوانێکی دەچێ کە لە دەرگای دەدا طبعا لی دەپرسێ کێی دەڵێ فڵان کەسم پێی لی دەپرسێ مسلمانی یان دینێکی کەت هەیە و کاتی سەردەمی ئاگرپەرستی بووە ئەوی دەڵێ مەجووسیم دەرگای لێ ناکاتەوە دەڵێ مادام مەجووسی بی ماڵەکەی من جێگای خەڵکی مەجووسی تێدا نابێتەوە هەر دەڕواتە دەرێ خوای گەورە جیبریل دەنێرێ دەڵێ ئەی ئیبراهیم ئەو بەندەیە چەند ساڵە تەمەنیەتی خەڵکی ئەو کاتی تەمەنیشیان زۆر بوو بێ باوەڕیشە ئاگرپەرستیشە من ژیاندومە ڕزقم داوە خستومەتە خۆشگوزەرانی و نیعمەتەوە بەڵام لەکن تۆ یەک شەو جێگای نابێتەوە بیحەوێنیەوە چۆن شتی وا دەکرێ لە ئەمری میش دەرچووە بێ ئەمری میشی کردووە دەسەڵاتیشم هەیە چەند ساڵە من ڕزقی دەدەم و دەیژێنم و ئەوەی دەکەم بەڵام تۆ شەوێک لەکن خۆت نایحەوێنیەوە لەبەرەوەی دینەکەی وەکو دینی تۆ نییە ڕێک تەوان دەڵێ ئەوەت کارێکی باش نییە و چاک نییە بۆی ئیبراهیم سەلامی خوای لێبێ بەپەلە دەچێتە دەرێ بە دوای مەجووسیەکەی دەکەوێت ئەوەی دەکات تەوان دەیهێنێتەوە پێی سەیرە مەجووسیەکە یەکەم جار دەرگای لێ نەکردوتەوە ئێستاش بە دوایەوەیتی دەڵێ پەروەردگارم وحی بۆ کردم قسەکەی بۆ دەجێرێتەوە پێی گوتومە کە ئەوە عەبدی منە مەخلوقی منە ئیمانیشی بە من نییە ئاگریشی پەرستوە چەند ساڵە دەیژێنم و بەڵام تۆ یەک شەو لەکن خۆت جێگای ناکەیەوە لەبەر دینەکەی وەکو دینی تۆنی دەڵێ پەروەردگارت ئەوەی پێگوتی دەڵێ بەڵێ دەڵێ ئەشهەدو ئەن لا ئیلاهە ئیلا الله وأشهد أن إبراهيم رسول الله طبعا رك كذا مجوسية كذا بيت إيمان دار الله پروردگارك لو حوت سروي آسمان أنا وبود صلاته ومني لبيربه وخمي مني بتاخوا شوك جيغام كراتوا يا جيغام نكراتوا قصدم خواي جورا نعمتي خواي جورا رحمتي خواي جورا وكو إنساني نيا خواي جورا كسب باوركانش لو دنيا دا دجينتو نعمة كان خوا تايبت نين بإيمان داري بو دنياها كلا نمد هؤلاء هر همومان تمن و ژیانمان پێداون ئەوانە و ئەوانەی دنیایان دەوێ ئەوانەشی کە قیامەتیان دەوێ لە چی بەشیان دراوە من عطاء ربك لە بەخشش و چاکەکانی پەروەردگارت وما ئەوە یاسایە وما كان عطاء ربك بە هیچ شێوەیەکی لە دنیادا وما كان يعني لە ڕابردوودا لە دنیادا بەخشش و چاکەکانی پەروەردگارت مەحذوڕە لە کەس قەدەغە ناکرێن خوا لە کەسیان قەدەغە ناکرێن بەڵام خوا دەفەرمێت انظر سیرکە تەماشاکە كيف فضلنا بعضهم على بعض چۆن هەڵمان بژاردوون زیاترمان پێداون هێندێکیان بەسەر هێندێکیاندا لە دنیادا هەموو وەکو یەک نین هەر هەمویان لە بەخشەکانی خوای گەورە بەشیان دراوە وایە بەڵام هەیە وایە ماڵی زۆرترە لە کەسێکی دیکە وایە هەیە دەسەڵاتی لە دەسەڵاتی کەسێکی دیکە زۆرترە هەیە جەستە و لاشەی لە کەسێکی دیکە جوانترە هەیە لە کەسێکی دیکە ساخترە وایە هەیە لە کەسێک لە کەسێکی دیکە بێ مشکیلەترە بێخەمترە شوێنی حەوانەوەکەی چاکترە بۆیە خوای گەورە نیعمەتەکانی دنیای دابەش کردوون بەڵام مەرزنی بە یەکسانی دابەشی کردبن خوای گەورە بەپێی عەدالەتێک نیعمەتەکانی دنیای دابەش کردوون کە خۆی تەنها حکمەتەکەی دەزانێت هەدەفەرمێ انظر سیرکە كيف فضلنا چۆن هەڵمان بژاردوون بعضهم على بعض هێندێکیان بەسەر هێندێکیاندا لە دنیادا ئەوانەی کە مسلمانیشن ژیانی دنیاییان نیعمەتی دنیاییان وەکو یەکە بێگومانە ئەوانەی کە بێ باوەڕیشن بێگومان وەکو یەک نینە لە چاکەکردن و لە خراپەکردنیشدا وەکو یەک نینە مسلمانەکان هەمویان وەکو یەک چاک نین نسبەتی چاکەکان و ڕێژەی چاکەکانیان وەکو یەک نییە کافرەکانیش لە کوفر و بێدینیدا هەمویان وەکو یەک نین جا خوا دەفەرمێت بەڵام ئاگادار بن وەلەل ئاخرەت و بە دڵنیاییەوە قیامەت
ئەکبەڕ و دەڕەجات ئەکبەر گەورەترن پلەکانی ئێستا ئەگەر لە دنیادا جیاوازی هەبێت جیاوازیەکە نیسفیە وایە ئەگەر تۆ بە نمونە مانگانە داهاتەکەت 100,000 بێ بە نمونە یەکێکی دیکە 100 دەفتەر بێ وایە ڕێژەکەی زۆرە جیاوازیەکەی زۆرە وایە بەسەر دوچیان کاتێن ها وانە خی گەورە 100,000ەکەی بە تۆ داوە لەوانەیە هەر پێی دەژیەی وایە ئەوەی 600 دەفتەرەکەی پێداوە هەر دەژیێ بەڵام ئەو پەڕی شێوەی ژیانەکە تۆزێک فەرقی هەیە بەڵام وەختێک نهایەتێکی هەیە کۆتاییەکی هەیە کە دنیاد لێ تێکچوو کامیان خەفەتەکەی زۆرترە بێگومان ئەوەی 100,000ەکەی هەیە خەفەتەکەی کەمترە محاسبەکەشی کەمترە گەریمانداریش بێ ئەوەی 100 دەفتەرەکەی هەیە محاسبەکەی سەختترە و خەفەتەکەشی زۆرترە چونکە زیاتری بەجێشتوە بەڵام قیامەت نا ئەگەر لەگەڵ کەسێکی جیاوازیت هەبوو جارێ هەر لە ناو بەهەشتێدا ئەگەر دوو ئیماندار نیسبەی چاکەکانیان وەکو یەک نەبێ مسلمانێک لەگەڵ تۆ لە دنیادا ڕەفیقی تۆیە بەڵام یەک پلە چوو بێتە پێش تۆ دەزانی چەند لە پێش تۆیە وەگەوەی وایە لە زەوی ڕاچوو بێتە ئاسمانێ پێغەمبەر دەفەرمێ بەهەشت 100 پلەیە وایە نێوانی هەر پلەیەکیش وەکو نێوانی ئاسمان و زەوی وایە بۆی ئەوەی دەڵێ با تەنها قاچێکم بچێتە بەهەشتێ و تەنها بچمە ئەو دیوی و دەرگایەکەی و هیچی دیکەم ناوێ ئەوە کەم هیمەتیە بەڕاستی ئینسانی هیمەت بەرز زۆری فەرقا كيف فضلنا بعضهم على بعض سيركن تماشاكن ور ببنوا چۆن هەڵمان بژاردوون هەر لە دنیادا هێندێکیان لە بێ باوڕەکان لە خراپەکارەکان لە ئینسانەکان بەسەر هێندێکیاندا وازحە وەلە الآخرەت دڵنیا بن لە دوا ڕۆژیشدا ئەکبەڕ و دەڕەجات گەورەترن پلەکان نێوانەکان و ئەکبەڕ و تەفضیلە و گەورەتریشن ئەو هەڵبژاردنانە ئەو بە چاکردانانە ئەو چاکە لەگەڵکردانە ئەگەر کەسێک لە کەسێکی دیکە بە حەستەم چاکەی زیاتر لەگەڵ کرابێ وەگەوەی وایە لە ئاسمانەوە چوو بێتەوە زەوی بۆیە دەرەجاتی دنیا هیچ نییە ئەگەر کەسە دنیاییەکە چەندە جیاوازیان هەبێ دەتوانی هەوڵدەی پێ بگەیت بەڵام لە قیامەتێ لە بەهەشتێکە لە شوێنێکی نیشتە جێکرای تەواو مەجاری چوونە سەرێ نییە بۆ بە هیچ شێوەیەکی و لە ناو جەهەنەمیشدا بە هەمان شێوە ئەوانەی دەخرێنە جەهەنەمێ پلەکانیان جیاوازە کەسەکە تا کافرتر بێت و بێتینتر بێ بە قوڵای جەهەنەمدا زیاتر دەچێتە خوارێ هەتا زیاتریش بچێتە خوارێ سزاکەی سەختتر و قورسترە انظر كيف فضلنا بعضهم على بعض سيركن چۆن هەڵمان بژاردوون و زیاترمان پێداون بە هێندێکیان بەسەر هێندێکیاندا ئەوە بۆ چێ بۆ ئینسانە دنیایەکان ئەوەی دیکە یعنی چۆن لە دنیادا خەڵکی وەکو یەک نییە و ئاگاتان لێی بێ لە قیامەتشدا نظام و یاساکەی خوا هەروایە بەس پلەکە جیاوازن وەلە الآخرەت و بە دڵنیاییەوە قیامەتیش ئەکبەڕ و دەڕەجات گەورەترن پلەکان نێوانەکان و ئەکبەڕ و تەفضیلە و ئەو هەڵبژاردن و بە چاکتردانانەش کە لە قیامەتێدا هەیە زیاتر و گەورەترن لەوەی کە لە دنیادا هەیە ئەو جار خوا دەفەرمێت لا تجعل مع الله إلها آخر لا تجعل بڕیار مەدە مەپەرستە مع الله لەگەڵ خوا لەگەڵ الله إلها آخر پەرستراوانێکی دیکە ئەگەر وا بکەی چ دەبێ فتقعد دەنا دەبێت دانیشی لە قیامەتێ مەذموما دانیشی لە ناو سزادا ببێنیەوە لە ناو سزادا نیشتەجێ بکرێ لە ناو جەهەنەمدا مەذموما مەذموم یعنی بە لۆمەکراوی مەخلول و زەبون کراوی و ڕیسوا کراوی لا تجعل ئەوە لەگەڵ هەر کامێکیەتی هەر کەسێکێتی لا تجعل بڕیار مەدە ئەی مرۆڤ ئەی ئینسان ئەی ئادەمیزاد لەگەڵ ئەو خوایەدا إلها آخر پەرستراوێکی دیکە چونکە ئەوەی کە طبعا عیلاجی نییە لە قیامەتێ و ئومێدت بۆ ناهێڵێتەوە ئەوەی کە ئینسان شەریکی بۆ خوا بڕیاردابێ شەریک بۆ خوا ئینسان بڕیاری دابێ و پێوە بمرێ لە قیامەتێ هیچ ئومێدێکت نییە وایە بەڵام ئینسان ئەگەر وەک دەڵێ شەریکی بڕیار نەدابێت با تاوانیشی هەبن و گوناهیشی هەبن مەجالی لێ خۆشببوونی خوای گەورە مەجای ئەوەی کەسێک شەفاعەتت بۆ بکە مەجای ئەوەی خوای گەورە بەهۆی کردەوەیەکی دیکە ڕزگارت کە ئاساییە بۆیە خوای گەورە لە شیرکەوە لا تجعل مع الله إلها مەپەرستە ئەی ئینسان ئەی ئادەمیزاد لەگەڵ خوا پەرستراوانێکی دیکە فتقعد فائس يعني فا ئەگەر وا بکەی تقعد دادەنیشی لە دۆزەخدا
دەهێڵدرێەوە لە ناو دۆزەخدا مەذمومن ئەو جار بەردەوامیش سەرزەنش دەکرێت سەرزەنش دەکرێت پێغمبەرت بۆ نەهات ئەی نەت دەزانی جەهەنەم هەیە ئەی نەت دەزانی هەریەک خوا هەیە وەڵامت پێنینە چونکە بتپەرستەکان چاک دەزانن ها ئەو جار مەخذول زەبون و ڕیسوا و سەرشۆڕش دەکرێت لە ناو دۆزەخدا خوا پەناماند ئەو جار خوا دەفەرمێت وەقەضا ڕەبوکە وەقەضا ڕەبوکە یعنی فەرمانی دەرکرد پەروەردیگارت بڕیاریدا پەروەردیگارت جا وشەی قەضا تەبەن لە قورئانەدا زۆر بەکار هاتووە لە هەندێک شوێناندا بە معنای ئەوەی دێ کە حوکمی دەرکرد قەزاوەتی کرد بڕیاری دەرکرد لە هەندێک شوێنان یعنی خوا فەرمانی کرد لە هەندێک شوێنان یعنی خوا دروستی کرد لە هەندێک شوێنان یعنی کەسەکە گەیشتە مەبەستی خۆی لە هەندێک جێگا یعنی شتەکە کۆتایی هات لە هەندێک جێگا یعنی خواویستی بۆیە بەپێی ئاەتەکان وشەی قەضا معناکەی دەگۆڕێ بەڵام لێرە لە هەموو شوێنەکاندا طبعاً بە معنای بڕیاری نیهایەت و کۆتاییە وەقەضا ڕەبوکە یعنی لێرە بڕیاری نیهایی و کۆتایی دەرکرد پەروەردیگارت حکمی نیهایی دا پەروەردیگارت کە حکمی پەروەردیگار چییە ئەوەی ئەللا تەعبودوا ئیلا ئیاه ئێوە نابێ بپەرستن ئیلا ئیاه جگە لە خۆی خوا بڕیاری داوە لێ بۆتەوە قەراری کۆتاییە پێداچوونەوەی نییە وەقەضا ڕەبوکە بڕیاری دەرکرد پەروەردیگاری تۆ ئەن لایە کە ئێوە نابێ بپەرستن ئیلا ئیاه تەنها و تەنها ذاتی خوای پەروەردیگار دەبێ ئەوە عەقیدە و بیر و باوەڕ وازحە لە ئاەتی پێشتر فەرمووی لەگەڵ خوادا کەسێکی دیکە مەپەرستە وایە کە کەست نەپەرست لەگەڵ خوادا ئەوە نا هیچیش مەپەرستە لە جیاتی ئەو بڕۆ خوا بە تەنها بپەرستە و بەندایەتی و گوێڕایەڵیت با تەنها بۆ خوا بێ بڕیاری دەرکرد پەروەردیگارت ئەللا تەعبودوا کە ئێوە ئەی ئینسانەکان نەپەرستن جگە لە خۆی ئەو جار بڕیاری دووهەمی خوای چییە کە لەگەڵ ئیمان بوون بە خۆی پەرستنی خۆی لەگەڵ عەقیدەدا باسی کردو دەفەرمێت وەبیلوالدەینی و بڕیاریشی دەرکردووە کە لەگەڵ دایک و باوکتاندا ئیحسان ئاجارێکە تەفسیرمان کردووە ئەو پەڕی چاکەکاری بکە ئەو پەڕی چاکەکاری ئەوەیە کەس ئاگای لێد نییە بینی خۆت و خوا و زائیدەن بابتە داکتە کە لە ژیاندا چاک بی ها نەک لەگەڵ خەڵکی لە پێشچاوی خەڵکی چاک بی و بەتەنها هەمیشە خەریکی پرتە پرت و بۆڵە بۆڵ و ڕەخنەگرتن بی یان بەڕواڵەت خۆت بە چاک پیشاندەی بەڵام لە ناخەوە حەزت بە خزمەتەکەی نەیە حەزت بە چاکەی نەیە چاکەکە بە عیبادەت نەزانی پێدوانە بێ واجبە لەسەر تۆ یا بەملت داهاتووە یان تووکی شەڕ و دوعای شەڕ و تەمەنای مردن و لە ناوچوونیان بکەیت کە هەیە خزمەتەکەی دەکات لەبەر خەڵکی بەڵام لە ناخەوە لەوانەیە حەزی لێ نەبێ لەوانەیە خواخوای بێ ڕۆژێک زووتر بمرێ کە ئینسان ئەگەر طبعاً پاداشتەکەی بزانێت و ئەجرەکەی بزانێ دوعا دەکات هەمیشە زیاتر بمێنەوە بۆی زیاتر خزمەتیان بکەی بەهۆی ئەوانەوە ها چونکە پێغمبەر صلی الله علیه وسلم کە دەفەرمێت بەهەشت لەژێر پێی دایکتدا یعنی چی یعنی هەتا دایکت لە ژیاندا بێت تۆ بەهۆی ویەوە زیاتر دەتوانی بەهەشت بەدەستبێنی وەقەضا ڕەبوکە بڕیاری دەرکرد پەروەردیگارت ئەللا تەعبودوا ئیلا ئیاه کە ئێوە نەپەرستن جگە لە خوا ئەوە یەک وەبیلوالدەینی و لەگەڵ دایک و باوکتاندا ئەو پەڕی چاکەکاری بکەن ئەو جار خوای گەورە زیاتر لەسەر ئەوەی دەمێنێتەوە دەفەرمێت ئیمما یعنی یان یەبلوغەنە دەگەن داک و بابەکەت عیندەکە لەکن تۆ ئەلکیبەڕە بە تەمەنی پیری وادانێ ئەو بابەت ئەو داکەت کەسی دیکەی نییە تەنها تۆی هەی و لەکن تۆش دەگاتە تەمەنی پیری چونکە داک و باب ئەگەر پیر نەبن ئەگەر بە ساڵدا نەچن ئەگەر لێ نەکەون ئەوان خزمەتی منداڵەکان دەکەن منداڵەکان پێویستیان بە ئەوانە وایە بەڵام کە پیر دەبێ و بە ساڵدا دەچێت و تەبیعەتی ناسک دەبێت و ناخۆش دەبێت کە بە زۆری پیر و بەتەمەنەکان لەوانەیە تەبیعەتیان وەکو منداڵی لێ دێتەوە وایە مامەڵەکردنیان لەگەڵیان سەختە قورسە بۆی پاداشتەکەشی گەورەیە ها مەسەلەن بابێک داکێک ئەگەر وەکو گەنجێکی تەبیعەتی خۆش بێت و هیچ پێویستی بە تۆ نەبێت و ئەوە هیچ میهمەیەکی تدانی ڕاستی مهمە و گرنگی لەوەیدایە وانە بێت و خزمەتیکەی ئیمما دەفەرمێت یان یەبلوغەنە دەگەن ئەو دایک و باوکە عیندەکە لەکن تۆ ئەلکیبەڕە بە تەمەنی پیری جاخوا دەفەرمێ ئەحەدوهما یەکێکیان ئەو کیلاهما یا هەردووکیان هەندێک جار بەس یەک دەمێنێ و هەندێک جار هەردووشیان دەمێنن خوا دەفەرمێ ئەگەر وا ڕێککەوت داکت یا بابەت یا هەردووشیان بەیەکەوە کەوتنە تەمەنی پیری و کەوت نەکن تۆ بە خزمەتکردنەکەیان لەسەر تۆ بوو کەسی دیکە خزمەتی نەدەکردن جگە لە تۆ فەلا تەقل لەهما مەڵێ لە بەرامبەریاندا ئوفین
ئوفین یعنی دەشم هێشێ یعنی ناڕەحاتیشم عادەتەن ئینسان کەی دەڵێ ئۆف کاتێک یەکێک لێت دەدا وایە یەکێک ئەزیەتت دەدا یەکێک ناڕەحاتت دەکا یعنی چاوەڕێکە بابتە داکتە قسەت پێ بڵێ هەیەشتی وا تەوان کسێکە کوڕێکە ئەو پەڕی خزمەتیشی دەکا بەڵام تەبیعەتی قورس و بە زەحمەت بۆ لەوانێت جنیانی پێ بڵێ لەوانێت توکانی لێ بکە لەوانێت دوعانی لێ بکە لەوانەیە هەر پێی بڵێ هیچی بۆ نەکردومە زۆرینە لەو بابەتانەنا ئەگەر وای کرد دەکرێت هاوارکەی لە دەستی ئەو ئوفە یعنی بێزاری دەرمەبڕە لە بەرامبەریدا فەلا تەقل لەهما ئوفین لە بەرامبەریدا وشەی ئوفیش بەکارمێ ئوف یەکێک خورنیسکێک کرد لێدال يعني تۆزێکم هێشاوە یعنی ئەوەش مەڵێ وەلا تەنهەڕهما هەرەوەندەنە بەسەریشیدا هاوار مەکە بەسەریشیدا هەڵمە شاخێ وەک دەڵێ لێی تووڕە ببی یان سەرزەنشتیکە یا لۆمەیکەی هەر ئەوەندەش نا وەقل لەهما بدوێ لەگەڵیان قسە بکە لەگەڵیان قەولەن کەریمە بە قسەیەکی زۆر بەڕێز زۆر خۆش زۆر نەرم زۆر هادی و هێواش و وەک دەڵێ ڕێزدارانە کام وشەیە باشە و چاکە ئەویان لە بەرامبەردا بەکاربێنە ئێستا شەرماوێتی وقضى ربك باسيري آتكي كينو برياري دا پروردگارت ألا تعبدوا إلا إياه كأيوة نپرستن جگل أخوا أو كخواي قورة چاكا لقل داكو بابي هناوة الريزي پرستني خوي طبعا بس يتي براستي وبالوالدين إحسانا وبرياري شي در كردوا چاك من لقل دايكو باوكتان إما يبلغن يان دقن أو دايكو باوكا عندك الكبرى لكنتو بتمني بيري أحدهما يكيشان أو كلاهما يا هردوشان أجر وارويدا فلا تقل لهما لبرام ملن لهما بو دايكو باوكت أوف دشم هيشي نارحاتشم لدست يعني بيزاري ونارحاتي لدست در مبرا أجر نارحاتي شيهبون بيزاري شيهبون بيقمان بخيو كردنيا زحمتا بلام كزحمتي شيهبو ئەگەر بتێ ئەجرەکەت دەستکەوێت و پاداشتەکەت دەستکەوێت و پێی بچێ باشتێ ئەوەی بەکارمەهێنا وەلا تەنهەڕهما بەسەریشیدا هاوار مەکە و سەرزەنشتی مەکە و لێی تووڕە مەبە وەقل لەهما قسە بکە لەگەڵیان قەولەن کەریمە بە قسەیەکی زۆر نەرم و خۆش و چاک ئەو جار دەفەرمێ وەخفیض هەرەوەندە نا وەخفیض لەهما ڕاخە بۆیان جەناح الذلی باڵی خۆ بەکەم زانین من الرحمة لبر بزي بيدا هات نوا لبر سوس لبر أويكا وقدر بابتا داكتا رحم مهرباني لدلو هي لقليدا نقل ناساري ولا شرمان ولا بر عيبي وأوانا هي طبعا الولات هي كمتر واي اللي هات خلق داكو بابي فردا وبينيرتا وبلام أوكا لبر لومي خلقي لبر سرزنشتي خلقي خزمتي عندك ولكن خلقي گیان و بە قوربانیان بۆ بەکاردێنن بەڵام لە تەنیاییدا نەوعێکی دیکەنە ئەوانە زۆرن بەڵام ئینسان ئەگەر بۆ قیامەتەی بێت و بۆ پاداشتی بێت دەبێت ئەوانە جێبەجێکە وەخفض لەهما ڕاخە بۆیان جەناح الذلی باڵی خۆ بەکەم زانین و وەک دەڵێ نەرمونیانی بەڵام لە ڕووی بەزەیی پێدا هاتنەوە نەک لە ڕووی ناچاری وەقل هەر ئەوەندەش مەوەستە بڵێ ربي أي پروردگارا ولا تنيايدا ارحمهما بزيد بياندا بيتو بيودا كم بو باوكم كما ربياني هر وكو چون امنيان گورا كردوا امنيان پرورده كردوا صغيرة ببچوكي خواي گورا جاوشي الرب لقل إلهي جيوازه خواي پروردگار ربي همو كسيك وايا بس إلهي همو كسيك نية رستي همو كس ددا نعمة الدنيا يكان ددا بهمو كسيك يعني توش لقل هذا فما كما ربياني ربي ارحمهما كما ربياني يعني هاد تناند اگر خرابش بن اگر چاكش نبن وقدل اويان هربو بكا لقل ياندا هر چاك بوي لسورة لقمانش باسمان كر حتى اگر بتپرست بن بيانو توشي بتپرستي شتكن تنها لو اذا بقسيان ناكي دنا وصاحبهما في الدنيا معروفة وكاتي بوكاري دنياي هذا لقل يان چاك بي واخفض لهما جناح الذل راخ بويان باڵی خۆ بەکەم زانین لە ڕووی بەزەیی و ڕەحمەوە وەقل ڕەبی ڕحەمهما بڵێ ئەی پەروەردگارە بەزەیت پێیان دابێتەوە بەزەی جا بۆ دنیاشە بۆ قیامەتێشە طبعا هەموو شتێک دەگرێتەوە ڕەحم هێندێک جار ئەوەیە بیژێنی ڕەحم هێندێک جار ئەوەی بیهێڵێتەوە خوا بۆ خۆی دەزانێ وایە خەڵکی ئێمە کە دەستی لە کەسێکی دەشن خوا ڕەحمی پێ بکە خوا ڕەحم پێکردن مەرج نییە لە مردنێدا بێ هەموو کاتێکی هەندێک جار ڕەحمی خوای لە هێشتنەوەی کەسەکەیدا لەوانەیە
پێویست بەوەی بکە بمێنێتەوە لە دنیادا تۆزێکی دیکە پاک بێتەوە وایە لەوانەیە ئەتۆ ما بیجارە ئیمتحانەکەت تەواو بێت تۆزێکی دیکە لەوانە کەسەکەی بێڵێتەوە بۆیە بەو معنایی کە بڵێ خوایە ڕەحمی پێ بکە خوا بخۆی دەزانێت نەک مەبەستیەوە بمرێنەوە لە ناوی ببە کەما ڕەبیانی هەر وەکو چۆن ئەمنیان گەورە کرد و بەزەیان بە مندا هاتەوە لە تەمەنی بچووکیدا ئەو جار خوا دەفەرمێت ڕەبوکم دیقەتی ئەوەی دەن ڕەبوکم ئەوە لە ڕواڵەتدا دەبێ ئاوابی بەڵام کێ پاداشتی لەسەر وەردەگرێتەوە ڕەبوکم پەروەردیگارتان ئەعلەم و چاکتر لە خۆتان دەزانێت بیما فی نفوسیکم چ لە ناختاندایە بە چ نیەتێک خزمەتی دەکەی بەو نیەتەی خوا پاداشت دەداتەوە بە نیەتی خوا لە خۆڕازیکردن و بەدەستهێنانی قیامەتت بێ بە تەکید قیامەتت مسۆگەرە مەبەستیشت تەنها ئەوە بێ خەڵک دوای مرنێ بڵێن فڵان کەس ڕەحمەتی لێ بێ خزمەتی بابی کرد و خزمەتی داچی کرد ئەوەت وەرگرتەوە لە قیامەتێ هیچت دەست ناکەوێت تەنها لەکن خەڵکی چاک بووبی لەگەڵی و لە تەنیاییدا خراپ بووبی ئەوەت خوا ئاگای لە نیەتتا ڕەب بوزا بۆ هەر بۆی نا بۆ هەموو شتێکی هەروایە خوای گەورە بەتەنێ ڕواڵەتی کردەوەکان نابینێ نیەتی کردەوەکەش دەبینێ بە چ نیەتێکیش دەیکەی ڕەبوکم ئەعلەم بیما فی نفوسیکم پەروەردیگارتان لە ئێوە چاکتر دەزانێت چی لە ناختاندایە ئین تەکونوا صاڵحینە ئەگەر ئێوە چاکەکار بن لەگەڵ بابتان لەگەڵ دایکتان لەگەڵ خەڵکی دیکەدا فإنه بێگومان خوای گەورەش کانە یعنی عادەتی وایە هەمیشە للئەوابین بۆ ئەوانەی کە زۆر دەگەڕێنەوە لای خوا زۆر پەشیمان دەبنەوە بۆ لای خوای گەورە غەفوورە زۆر لێخۆش بووە خوا ناڵێ بۆ ئەو کەسانەی گوناهیان نییە چونکە ناکرێت ئینسان بی گوناهار نەبن ناکرێت ئینسان بی و کەمتەر خەمید نەبێت ناکرێت ئینسان بی بووبی بە مەلائیکەت بەڵام ئینسان هەمیشە خوای لەبیر بێت کە گوناهی کرد و تاوانی کرد بگەڕێتەوە لای خوای گەورە کە گەڕایەوە لای خوای گەورە خوای گەورە لێ خۆش بووە ڕەبوکم ئەعلەم بیما فی نفوسیکم پەروەردیگارتان چاکتر دەزانێت چی لە ناختاندایە ئین تەکونوا صاڵحینە ئەگەر ئێوە کەسانێکی چاکەکار بن بە پێی توانە چاکە بکەن لەگەڵ چاکە مەرز نیە ببێ مەلایکەت ئەو کاتە فەئینەه بێگومان خوای گەورە کانە هەمیشە عادەتی وایە للئەوابین بۆ ئەو کەسانەی کە زۆر پەشیمان دەبنەوە زۆر دەگەڕێنەوە ئەو حەدیثەی کە خوێنمان پێغەمبەر بەبێ گوناهیش ڕۆژێ 100 جار ئەستەغفر الله و ئەتوب ئیلەیهی گوتووە وایە داوای لێ خۆشبوون کردن ئەوە ئیستیغفارەکەیە گەڕانەوەکەی ئەعترافکردنە بە گوناهەکەی ئەعتراف بە گوناهەکانی خۆی بکە کە ئەعترافت بە گوناهی خۆت کرد گوتت خوایە گوناهبارم ئەو کاتە غەفوورە خوای گەورە زۆر لێ خۆش بوو بەبەزەیە ها دوو کەس جاری وایە گوناهێکی دەکەن یەک گوناهی وایە یەکێکیان خۆی پێکەم تەرخەمە و خۆی پێتاوانبارە یەکێکیشیان پێی وایە هیچی نەکردووە ئەو کەسەی کە خۆی پێ گوناهبارە و خۆی پێتاوانبارە بەبێ گومانی هەر پەشیمان دەبێتەوە ئەو ڕۆنا بەیانی بەزە و کەسەی دەیکات و بە گوناهیشی نازانێ ئەوە خەجاڵەتە تەبان خراپەکەی زۆر لەسەر چەند قات و گەورە دەکرێت و خوا لێشی خۆش نابێت ئەو جار ئاەتی دواتر خوا دەفەرمێ وئاتی ذە القوربە مەرز نییە تەوان تەنها چاکە لەگەڵ داک و بابت ئەوە پلەی یەکەمە وایە ئەو جار خۆ ئینسان هەر داک و بابی نین وایە وئاتی خوا دەفەرمێ ببەخشە ذە القوربە بە خزمە نزیکەکانیشت حەقەه مافی خۆیان مافی خۆیانیان پێ بدە مافی خۆ جا گەورەترین ماف ئەوەیە سیلەی ڕەحمی لەگەڵدا جێبەجێکەی چاکەکار بی لەگەڵی زیانەکانی لێ دوورکەویەوە لێ دوورخەیەوە و لە ڕووی مادیەوە ئەگەر پێویستی پێت بوو هاوکاری بکە یارمەتی دەی چاوت لێی بێ وئاتی ذە القوربە ببەخشە بە خزمە نزیکەکانت حەقە و حەقی خۆیان جا سیلەی ڕەحمە جاری وایە خزمە بەڵام فەقیر نییە لە تنگانەدا فریایکەوە لە خۆشیدا هاوبەشی بە کە پێویستی پێت بوو فریایکەوە ئەو جار وەلمیسکین وهەروەها بە هەژارەکانیش حەقی خۆ بدەن میسکین چێیە ئەوەی هەیەی بەڵام بەشی پێداویستەکانی ژیانی ناکە پاشان وەبنە السەبیل لەگەڵ ڕێبوارانیشدا چاک بن ئەوەی بە سەفەر ڕێگای دەگەوێتە شارەکەی تۆ گوندەکەی تۆ گەڕەکەکەی تۆ ئەگەر پێداویستێکی هەبوو پێداویستەکەی بۆ جێبەجێکە وەلا تبەذیر و زیادەڕەویش مەکەن بەچی بە تەبذیرە بە زیادەڕەویکردنێکی زۆر ئەجا تەبذیر مفەسرین دەفەرمون ئەوەیە کە ئینسان ماڵی خۆی سرف کا لە گوناهدا ماڵ سەرفکردن لە گوناهدا ئەگەر دینارێکیش بێت هەر بە ئیسراف و زیادەڕەوی لەسەر ئینسان حسابە بەڵام ئەگەر لە چاکەدا بێ وایە بۆ قیامەت بێ هەر چەندی بیبەخشی تەبەن لە چاکەکردندا ئیسراف نییە وەلا تبەذیر بەڵام زیادەڕەوی مەکەن بە
تەبذیرە بە ئەو پەڕی زیادە ڕەویکردن، یعنی ماڵی خۆتان لە گوناه و تاوان و خراپەدا سرف مەکە. بۆ چونکە ئینە المبەذیرینە بێگومان ئەوانەی کە زیادە ڕەوی دەکەن ئینە المبەذیرینە بێگومان ئەوانەی زیادە ڕەوی دەکەن و ماڵیان لە گوناه و تاواندا سرف دەکەن کان و ئیخوانە شەیاطینی کان و لە دنیادا بە هاوڕێ و هاودەم و برادەر و ڕەفیقی شەیتان حساب دەکرێت. بتەوێت نەتەوێت پێت خۆش بێ یا پێت ناخۆش بێ. وەکانە الشەیطان لڕەبه کەفوورا و شەیطانیش سیفەتی چۆنە لڕەبه لە بەرامبەر پەروەردیگاری خۆیدا کەفوور. جا کەفوور یعنی زۆر سپڵە یان زۆر بێباوەڕ. تەبەن شەیطان هەردوو سیفەتەکەی هەنا، هەم سپڵەیە تەبەن ئەو هەموو نیعمەت و چاکانەی کە خوا لەگەڵی کردوون، شەیطانیش و ئەوەی کە عەبدی شەیطانیش بێت و برادەری شەیطانیش بێ و هەمیش برادەری شەیطانی لە فەرمانی خوا دەردەچێت و بێ ئەمری خوای گەورە دەکە. بەچی ئینسان دەبێتە برادەری شەیطانی؟ بەوەی کە ماڵەکەی خۆی لە حرامدا سەرفکە، ماڵەکەی خۆی لە گوناهدا سەرفکە. ئینە المبەذیرینە بێگومان ئەوانەی ماڵیان سرف دەکەن لە گوناهکردن و تاوانکردندا کان و ئیخوانە شەیاطینی ئەوانە براو هاوڕێ و هاودەمی شەیطانن. وەکانە الشەیطان و شەیطانیش لڕەبه لە بەرامبەر پەروەردیگاری خۆیدا کەفوور، یعنی سپڵە و دەکرێت بڵێن زۆر بێ باوەڕ، چونکە شەیطان هەردوو سیفەتەکەی هەنا، هەم سپڵە و پێنەزانە لە بەرامبەر خوادا و هەمیش زۆر بێ باوەڕە. صلی الله علیه سیدنا محمد.